پشتگیریya ji bo yekîneyên parastina jin YPJ berdewam dikin. Jin û welatiyên Başûrê Kurdistanê bi peyamên kurt û têr wate piştgiriya xwe ji bo YPJ nîşan dan. Her wekî diyar kirin ku YPJ hêza parastina jinan û Kurdistanê ye. Di têkoşîna azadiyê de sembola mayîna jinê ye. ئێوە نمونەی جوانەی ژنی کوردن بژی ژن ژیان ئازادی ژن واتە دایک دایک نمونەی هێز و ئازایەتیە ئێوەش دایکی نیشتیمانە بەردەوام بن ئێمەی دایکانی باشوور هەمومان بە هەموو هێز و توانایەکمانەوە پشتیوانیتانە بین هەرچیەک بێ ئێمە بکرێ هیچ نکۆڵیەک ناکەین و هەمیشە پشتانە بین بەردەوام بن بژی کوردستان YPJ هێزی ژنی کوردە YPJ تەنیا هێزێکی سەربازی نییە بەڵکو شۆڕشێکی تەواوەتی ژنانە ژن ژیان ئازادیش جەوهەری ئەو شۆڕ ئەگەر ژێمی ئەحمەد شەرع ژێمێکی ڕوو لە دموکراسی بێت ئەبێت شانازی بکات بەوەی کە YPJ بەشداری بکات لە منظومەی دیفاعی ئەو وڵات هەیە. ژانی ڕۆژاوی کوردستان سمبولی ئازادین سمبولی ئازادی گەلانن سمبولی ئازادی کۆمەڵایەتین هەڵگری هەموو شتە جوانەکانی ئەم ناوچە تاریک و پڕزەبر و زەنگ و کۆنەپەرستی هێزە سیاسیەکان لە ناو سەرکردایەتی ئیدارەی ڕۆژئاوای کوردستان ئەرچێکی ئەخلاقی و نیشتیمانی و نەتەوەی هەمومانە بگرە ئەرچێکی مرۆڤ دۆستیە بۆیە بژی پێویستە خەبات و ڕۆڵ و قوربانیدانی هێزەکانی YPJ لە سووریای نوێدا بەرز بنرخێنێت چونکە YPJ بۆ هەموو دنیای سەلماند و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی YPJ بەرخوردانە ڕزگاریە سنبولە ڕووناکیە ئاسۆیە سەرکەوتنە هیمای سەرکەوتنی گەلی کوور YPJ ڕێبەرایەتی دەکا. کاتێک ژنان لە هێڵی پێشەوە وەستاون داهاتوو لەدایک دەبێت YPJ هێمای بێری و ئیرادەی ئازادە بژی YPJ هەموومان پشتیوانی YPJین. هەڵدانی چینەکانی پاراستنی ژنان YPJ لە ڕۆژاوای کوردستان تەقینەوەیەک بوو لە ناخی مێژووی باوەکسالاریدا کچانی کورد تەنها چەکیان هەڵنەگرت بەڵکو مۆدێلێکی تاقانەیان لە جانگاوەری بە جیهان نیشاندا کچان لە ریزی پێشەوەی سەنگەرەکاندا بوونە گرکانێ بەسەر تاریکستانی داعشدا ژن لێرە بە تەنها پاڵپژ نەبوو بەڵکو فەرماندە و پێشەنگ بوو YPJ مێژوویەکی نوێی بە خوێن نووسیەوە بژی YPJ بڕوخێ تیرۆریستان YPJ لە ڕۆژاوای